سێم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردنە و کاندیدەکان دەستیان بە هەرکوێ گەشت بێ پۆستەرەکانی خۆیان لێداناوە. هاتوچۆی گەرمیانیش ئەمڕۆ هەڵمەتێکیان دەست پێ کردووە ئەو پۆستەرانەی کە ناوچەی کوێری بۆ شۆفێران دروست کردووە لێی دەکەنەوە. من بۆ قسەکردنی زیاتر ڕۆمە لای کاکسامان وتەبێژی هاتوچۆی گەرمیان. کاکسامان ئەمڕۆ ئەو پۆستەرانە لێەکەنەوە کە کێشەی بۆ شۆفێران دروست کردووە چین ئەو کێشانە کە بۆ شۆفێران دروست لێەکەنەوە. بەڵێ سەرەتا بەخێر بێن. ئێمە ئەمڕۆ تیمێکمان پێکێنا لە ناو هاتوچۆی ئیدارەی گەرمیان لەبەرەوە ئێمە پێشووتر پێش بانگەشەی هەڵبژاردن ئاگاداریەکمان بڵاوە کرد کە بۆ سەرجەم لایەنە سیاسیەکان بۆ سەرجەم کاندیدە بەڕێزەکان لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە تکامان وایە لە سەرجەم برا کاندیدەکان لایەنەکان بۆی ئەو پۆستەرانە کە هەڵەواسن نەبێتە هۆی ئەوەی ئاستەنگی هاتوچۆ دروست بکات یان لە پێشی هێماکانی هاتوچۆیان لە پێشی ترافیک لایتەکان بە پێچەوانەوە ئەگەر هەچ لایەنێکی سیاسی یان هەچ کاندیدێکی بەڕێز پۆستەرەکانی لە ئەو ئاستەنگی هاتوچۆ دروستکە ئێمە بە ناچاری ئەو پۆستەرانە لێکەین. ئەوەی سێشایی بینی ئێمە چەند پێشەرکاریەکمان بینە و دەستمان کرد بە لێکردنەوەی ئەو پۆستەرانە و ئەم تیمە بەردەوامە بێ هەتا کۆتایی بانگەشەی هەڵبژاردن. کاکسامان هیچ حاڵەتێکی سیر هەبوو لە هەڵواستنی ئەو پۆستەرانە کە پێشەرکاریان ئەنجامدا بێت؟ ئێمە ئەوەی کە ئێستا خۆتی شەیبینی ئێمە لە زۆربەی شوێنەوەی لە یوتیێرنەکان ئەوە دانراوە لە یوتیێرنەکان یعنی ئاستەنگی هاتوچۆی دروست کردبوو. ئێمە چەند لایەنێکیش پەیوەندیان کردو وەکو ڕاگەیاندن کارەکان کە چەند پۆستەرێک پێشی هێمای گرتووە یان پێشی یان ناوچەی کوێری دروستکردن ئاستەنگی هاتوچۆی دروستکردە بۆیە ئێمە ئەمڕۆ مەیدانیان گەڕاین بە ناو شارە ئەوەی ئەو حاڵەتانەمان بینا ئێمە کە دەستمان کرد بە لێکردنەوەی و پاشان ئەو پۆستەرانە دەبین بۆ دایرە و لە دایرە و پەیوەندی تەلەفۆنی پەیوەندیان پێوە ئەکەین بۆ ئەوەی سەردانی دایرەکەن بۆ وەرگرتنەوەی پۆستەرەکان و وەرگرتنەوەی بەڵێننامەیە کە ئەمەی کردویانە دووبارەوە نەوێ جارێتر ئەو ئاستەنگی هاتوچۆ دروست نەکەن. سامان پێش بانگەشەی هەڵبژاردن ڕاگەنرایەکتان بڵاو کردەوە ئاماژەتان بۆ کرێ هەر کەسێک پێشێلکاری بکات سکاڵای لەسەر تۆمارەکەن لە دادگا. ئەمانەی کە ئەمڕۆ پێشێلکاریان کردەوە سکاڵایان لەسەر تۆمارەکەن یاخود چۆن؟ ئێمە ئەوەی ئەمڕۆ ئەمە یەکەم ڕۆژە ئێمە دەربچین و ئەوەی کە پۆستەرانەمان لێکردووەتوە ئەوە ئەمڕۆ هیچ سکاڵایەک تۆمار ناکەین لەبەرەوە ئەمە ئەمڕۆژ هەم بۆ جارێکی کەوەکو ئاگادارکردنەوە ئاگاداریان دەکەینەوە بەڵام بە دووبارە بوونەوەی ئێمە ناچار پەنابێنە بەر یاسا. باشەم هەڵمەتتان بە درێژایی ماوەی بانگەشە بەردەوامە بیاخود تەنها ئەمڕۆیە؟ ئێمە ئیمڕۆ ئەم مەفرەزەمانە پێکێنایە بەردەوامە بێ هەتاکو کۆتایی بانگەشەی هەڵبژاردن. باشەم بۆ چەند پێشێلکاریتان تۆمار کردووە کاکسامان؟ هەتاکو ئێستاکە ئێمە 6 پێشێلکاریمان تۆمار کردووە لای خۆمان. باشە دەستەکان خۆشە کاکسامان. بەڵێ وەی گوێبیستی بوونوتەکانی بەڕێز سامان عەلی وتەبێژی هاتوچۆی گەرمیان بوو کە باسی لەوە کرد ئەمڕۆ نزیکەی 6 پێشەلکاری کاندیدەکانیان تۆمار کردووە و پۆستەرەکانیان لێ کردووەتەوە لە ئەگەری دووبارە بوونەوەی ئەو پێشێلکاریانە ئەوە لە دادگا سکاڵا لەسەر ئەو کاندیدانە تۆمار دەکەن.